پاژەوەی ئیدارەی دۆناڵد ترەمپ دووجار ڕایگەیاند هێزەکانی لا باکووری سووریا داکێشێتەوە و باکردەوەش دەستی بە کێشانەوەی زۆربەی هەرە زۆری هێزەکانی کرد. ئێستا هەر ئەو ئیدارەیە بژاردەی هێشتنەوەی 500 سەرباز لە باکووری سووریا و پارێزگای دێرە زۆر تاوتوێ دەکات. گەرچی ڕاگەیاندرا بوو کە هێزەکانی ئەمریکا هەرکەکانی خۆیان لە سووریا جێبەجێ کردووە و داعشیان بە هاوکاری کورد لەناو بردووە، کەچی ئێستا واشنگتۆن جەخت لەوە دەکاتەوە هێشتنەوەی هێزەکانی بۆ ڕێگرتنە لە سەرهەڵدانەوەی داعش هەروەک بۆ ئەوەشە چاڵەنەوتەکانی باکووری سووریان نەکەونە ژێر دەستی داعش کە لەناو براوە. هەر بە هەمان پێودانگ لە کاتێکدا ترەمپ گڵۆپی سەوزی بۆ تورکیا هەڵکردووە بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی ڕۆژهەڵاتی فرەد و پێکهێنانی ناوچەیەکی ئارام. ئێستا پشتگیری دروستکردنی ناوچەیەکی ئارامی نێودەوڵەتی لە باکووری سووریا دەکات. تا ئێستا چانسی دروستکردنی ناوچەیەکی ئارامی نێودەوڵەتی چانسێکی بەهێز نییە، بە تایبەتی کە رووسیا و تورکیا ڕەتی دەکەنەوە. چاودێران پێیان وایە ئەمریکا بەبێ ستراتیژیەکی تۆکمە هەڵسوکەوت لەگەڵ دۆخی ئاڵۆزی سووریا دەکات، لە کاتێکدا ستراتیژی رووسیا سەبارەت بە سووریا تۆکمە و سەرکەوتوتر دەردەکەوێت. لە کۆبوونەوەکەی سوچی کە لە نێوان سەرۆک ڤلادیمیر پۆتین و ڕەجەب تەیب ئەردۆغان هاتە ئاراوە، تورکیا هیچ دەستکەوتێکی ستراتیژی بەدەست نەهێنا. لەلایەک ڕووسەکان ئۆپەراسیۆنەکەی تورکیان لەو شوێنە ڕاگرت کە پێی گەیشت بوو، لەلایەکی ترەوە نەیان هێشت تورکیا بە تەنیا و بەو جۆرەی خۆی دەیەوێت ناوچەی ئارام دروست بکات، بەڵکو خۆیان کردە هاوبەشی تورکیا لە دروستکردنی ناوچەکە و پاراستنی سنوورەکەی. ئەوە ژوای کرد باڵادەستی لە ناوچەی ئارام و لە سەر سنووری باکووری سووریا بۆ رووسیا بێت نەک تورکیا. ئەوەی ڕووسەکان لە سوچی سەبارەت بە ناوچەی ئارام و پاراستنی سنوور و کشانەوەی هێزەکانی سووریای دیموکرات لەگەڵ تورکیا لەسەری ڕێکەوتون، ئەمریکیەکان پێشتر دەیانتوانی لەگەڵ تورکیا لەسەری ڕێکبکەون. گەرچی ئەمە بۆ کورد هیچی لە مەسەلەکە نەدەگۆڕی، بەڵام بۆ ئەمریکیەکان زۆری لە مەسەلەکە گۆڕی. لانیکەم وێنایەکی وای بە جیهان نەدەدا کە ئەمریکا لە کاتی پێویستدا دەست لە هاوپەیمانەکانی هەڵدەگرێ و بیر لە ئەنجامی بڕیارەکانی ناکاتەوە. رووسیا لە سووریا نایەوێ هیچ بدۆڕێنێ. ئەم ستراتیژە لە ناوەڕۆکدا لەسەر ئەو بنەمایە دامەزراوە کە تورکیا و کورد ڕژێمی سووریا بەلای خۆیدا ڕابکێشێ، بۆیە لە کاتێکدا ڕێیداوە تورکیا ناوچەی ئارامی خۆی لە باکووری سووریا بمەزرێنێ. هێزەکانی ئەسەدیشی بۆ کۆبانی و منبەج گێڕاوەتەوە و بە دانانی سنوورێک بۆ ئۆپەراسیۆنەکەی تورکیا هێزەکانی سووریای دیموکراتی لە فەوتان و لە ناوچەوەن ڕزگار کردووە. رووسیا بە پێچەوانەی تورکیاوە پێی وایە دەبێت کورد ڕۆڵیان لە دیاریکردنی ئایندەی سووریادا هەبێ. لەو ڕوانگەیەوە رووسیا کە دەوڵەتێکە لە چەندین یەکەی خۆبەڕێوەبەر پێگاتووە، کێشەی لەگەڵ یەکەی خۆبەڕێوەبەری کوردانیە و لە تورک و سووریەکان باشتر لە گرنگی ئەم مەسەلەیە بۆ سەقامگیری ناوخۆیی تێدەگا.